بناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لێبێت بارێزان ئەمڕۆ دەی حوزەیرانە وا بڕیار بوو هەڵبژاردننی خوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بەڵام بەهۆی بایکۆتی پارتی و بەهۆی سکاڵایەکی مەسرور بارزانیش لە دەرگەی فیدراڵی بۆ کارەوەی کە هەڵبژاردنەکە دوا بکرێت لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا هیچ وادەیەکی دیکە دیاری دەکرێت بە مزوانە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و لە چ کاتێکدا دەبێت و ئایا هیچ ڕێکەوتنێک کراوە لە بینی پارتی وکێتی بۆ قۆناغی دوای هەڵبژاردن و پێکێنانی حکوومەتیش و نەخشەی سیاسی داهاتوو یاریمی کوردستانیش چۆن دەبێت و سەبارەت بە پرسی موچە و پەیوەندیەکانیش لەگەڵ بەغداد قسە دەکەین پرسان لەگەڵ بەڕێز سلێمان عەبدوڵڵا یونس نووسەر و ڕۆژنامەنووس قسەی لەسەر دەکەین. کاک سلێمان بەخێربێن. سوپاس دەکەین. ئەگەر سەرتا لەو دەست پێ بکەین ئەمڕۆ دەی حوزەیرانە وا بڕیار بوو کە هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت بۆی بایکۆتی پارتی و سکاڵاکەی مەسرور بارزانی هەڵبژاردنەکە دواخرە کە سکاڵای کرد بوو لە دادگای فیدراڵی. پارتی هیچی دەستکەوت لەو دواخستنە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان لە ڕاستیدا پارتی من پێم وایە لە ڕووی واقعیەوە ینی پارتی بە پێشووتر کۆمەڵێک کورسی لە دەستدا بوو کە 11 کۆتاکان بوو و پارتی گومانی لە ئەو ڕێکار و سەرنجامانە بوو کە لە ئینتیخابات دەبوون و باشترای پارتی ڕایگەیان کە بە هەڵبژاردننی دیزاینکرا و ڕازی نییە کە پروپاگەندەمەی کرد بەڵام بە نەتیجە ئێستا پارتی و یەکێتی یاریەکە 3-2 دەست پێ دەکەن چونکە بە نەتیجە کۆتاکاندا بەشراون 5 کۆتا بڕیاردا و پارتی دیموکراتی کوردستان دەستی کردووە بە ڕەزامەندی دەربڕین لەسەر ئەوەی کە ئامادە بێت بۆ هەڵبژاردن پارتیەوەی دەستی کەوتۆ بڕوام وایە کە بریتە لە دوای هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن پارتی ئەو سەری لێ دەرکەوتووە من پێم وایە پارتی لە بیداتەوە شەڕی لەسەر مەشهەدی دوای هەڵبژاردن کرد لەسەر هەڵبژاردن نەکرد چونکە کاک حەکیم من پێم وایە هەڵبژاردن زۆر لە واقعی یەکێتی و پارتی ناگۆڕێ لەم هەلومەرجەدا تا یەکێتی و پارتی خاوەنی هێزی سەگدار بن خاوەنی ئەرز و ئاو و جوگرافیا و ئەمن و ئیقتصاد و ینی نەوعێک لە حکومەت بن بۆ خۆیان حکومەتی دووبارە بن لە ناوخۆیاندا لەوانەیە واقعی دەنگدان و کورسی هەڵبژاردن زۆر بەداخەوە کاریگەری لەسەریان ناکات ئەوەی کە پارتی ئێستا هێن قازانجی لێ کردووە بریتە لەوەی کە سەری تونێڵەکەی لێدێرە سەر تونێڵەکە بریتە لە جۆری ڕێکەوتنی پارتی وێچەتی و لایەنەکان لەسەر بڕوا دەکەم دانانەوەی کاک مەسرور لە مەحەڵەی داهاتوودا بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی نەچۆ ناو یاریەکەوە کورد دەڵێ هەندێک خەڵک دەڵێ کورد تا ئەو سەری لێ دیار نەبێ ناچێ کارێک ناکە ئەو سەری لێ دیارە یعنی پارتی لەم هەڵبژاردنەدا تا ئەو سەری لێ دەرنەکەوت ئەو سەرەکە بریتی بوو لە نەتیجەی دوای هەڵبژاردن من پێم وایە کۆمەڵێک ڕێکەوتنی ناڕاگەیەندراومان لەبەر کراوە لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵێک ڕێکەوتنی قوڵی ناڕاگەیەندراو لە بینی پارتی و ئێران لە بین نێوانی پارتی و بەغدا لە نێوانی پارتی و یەکێتی لە نێوانی پارتی و لایەنەکانی دیکەش هاتۆتە ئاراوە و ئەم ڕێکەوتنانە جۆرێک لە دڵنیایی دروست کردووە بۆ پارتی دیموکراتی کوردستان لە مەشهەدەکانی داهاتوودا و من پێم وایە ئەوەی کە دەستی کەوتووە پارتی جۆری دڵنیاییەتی لەوەی کە مەشهەدی دوای هەڵبژاردن چۆن دەبێت وەکو گوتم تۆ سەیر کە لە هەڵبژاردننی 25 حەوت لە هەڵبژاردنەکانی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی کورسی لە ڕووی ژمارەی کورسیەوە هێزی مکەڕەڕی یەکەم نەما لە کوردستان بەڵکو ئەو هێزە لە بەرامبەر گۆڕان دەنگی کورسیە کەمی کرد بەڵام لە نەتیجەی ئیستحقاقاتی ئینتیخابی یەکێتی نیشتیمانی کوردستان کابینەی لە 25 حەوت سەرۆکاتی کابینەکەی وەرگرت لە کابینەکانی دیکەشدا سەرۆکاتی پەرلەمان یان جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی وەرگرتوەوە بە ئەم جارەشەوە کەواتە یعنی ئیستحقاقاتی ئینتیخابی لە شایستەیی یان لە پێگەی حکمڕانی یەکێتی نەداوە بۆیە من پێم وایە لە مەشهەدی ینی داهاتوودا یان لە مەشهەدی ئەم هەڵبژاردنە کە دەیبینین پارتی دیموکراتی کوردستان بەرشۆک دەکەوێت وەکو چۆن لە ڕووی هەڵبژاردنەوە لە ڕووی کورسیەوە بە مسۆگەری پارتی دیموکراتی کوردستان کورسی لە پێگە و کورسی لە دەست دەدا بەڵام لە ڕووی واقعی پێگەوە لە ڕووی پێگەی لە هەرێمی کوردستاندا پارتی دیموکراتی کوردستان مەترسی کەوتوی لەسەر نابێت چونکە جارێککە دەوانەیە زۆر ئاسان نەبێت بەڵام دەتوانێت ئەو پێگانی خۆی بەدەست بێنێتەوە هەروەکو چۆن ئێمە بینیمان یەکێتی و ڕای ئەوەی کە کورسیەکانی بۆنیوە دابەزی بەڵام
هەمان ئەو پێگانی خۆی بەدەستێنایەوە لە حکومڕانی کوردستان لە سێدە سەڵاتەکە لە ئەنجومەنی لە پەرلەمانی کوردستان پێگەی شایستەی خۆی لە سەر و شایستەی خۆی بەدەستی هێنایەوە لە حکومەت لە سەر و شایستەی خۆی بەدەستی هێنایەوە و من پێم وایە ئەم جارەگەر پارتی دیموکراتی کوردستان کەمیش دەکا کە بە مسۆگەری کەم دەکا لە شایستەی خۆی زیاتر وەردەگرێت. شۆکەکە چی ینی پارتی لەم هەڵبژاردنە 45 کورسی هەبوو کە لە 111کە 11 کۆتاشیە بوو تۆ بڵێ 57 چاڕوان کراوە ئەم جارە پارتی چەند کورسی دێنێ خوێنەوە لە دەوروبەری چەند دەزانین بۆ ئەوەی تۆ بڵێ فاڵ بگرینەوە بڵین ئەم چەند دێنێ ئەو چەند دێنێ ئەمە تۆزە قورسە بەڵام یەکەم شت ئێمە جارێککە پەرلەمانی کوردستان 111 کورسی نەماوە باشە بۆ تەنەوە 5 کورسی چونکە 5 کۆتا بردوێتی ئێستا 5 ئەندامی پەرلەمانمان دیارە کە کۆتایە ئەم 5 ئەندامی کۆتایە دابەشی سێ بۆ پارتی ڕۆشتووە دوو بۆ یەکێتی ڕۆشتووە یەکلا کراونەوە نەبوو بێتەوە لە ڕووی واقع نانە لە ڕووی انتخابی و یەکلایی نەکراونەوە بەڵام لە ڕووی واقعەوە من پێت دەڵێم زۆر ناخۆشم قسەی بکەیت بەڵام وەک یەکلاکردنەوە وایە باش ینی بەش کراوە سێ بە دوو بەش کراوە کەواتە ململانەیە کە لە بینی لەسەر 95 لەو 95 یەکێت پارتی ناتوانێت بە ژمارەی 111کە بێنێ خۆی 95 کەواتە ئۆتۆماتیکی ڕێژەی ئەو کورسانەی کە لە داهاتوو لانەکاندان بێ دادەبەزن چونکە لەسەر کێبڕکەیەکە لەسەر 95 پێنجی ناچێتەوە کێبڕکەیەوە لەبەرەوەی بۆ کۆتاکانە لەبەرەوە ینی لە باشترین حاڵەدا پارتی دیموکراتی کوردستان لە سەروی لە سیەکان ینی لە 30 تا 35 لە ڕووی ئەوەی کە ئێستا واقعەکە دەبیندرێ دوایەوە لەوانە دەنگدەر کۆمەڵێکی دیکە حکم دەکا بەڵام پارتی لەوە زیاتر نایێنێ باشە بەس ئەو کاتە خۆی زلانێک نابێتە زۆرینە بۆ پێکەنانی حکوومەت هیچ زلانێک ناتوانێت 50 زاید یەک بێت وایە دەبێت هاوپەیمانێتێک بکرێ ئەگەر بەو پێ بێت من لە چەند شوێنێک لە چەند جارێکش گوتومە هەڵبژاردن مەرحەلەیەکی قورسە ئێستا ئێمە بە قورسی هەڵبژاردن دەکەین بۆ چونکە جارێک پارتی گومانی هەیە جارێک گێچەتی جارێک لایەنەکانی دیکە و دەبینین ئێستا ئەم ڕۆدەی شەشە کە قەرار بۆ هەڵبژاردن بکرێت بە گومانی پارتی بە تۆمەتبارکردنی ئەوەی هەڵبژاردن دیزاین کرا هەڵبژاردن نەکراوە بەڵام ئەم مەرحەلەیە کە قورسە بە دڵنیاییەوە ئێمە هەڵبژاردن دەکەین بە دڵنیاییەوە هارێمی کوردستان دەچێتە بەردەم هەڵبژاردنەوە بۆ چونکە نەتەوەیەکگرتوەکان پاکێجێکی پێشەش کردووە ئەم پاکێجە کە تەنانەت کۆتاکان لە چوارچەوەی ئەم پێنجەی کۆتاکان ڕێکەوتن لەسەر کۆتاکان لە چوارچەوەی پاکێجی نەتەوەیەکگرتوەکان داهاتووە بۆی ڕایگشتی کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا ئێران دۆستەکان دەوڵەتانی ناوچەکە عێراق واقعی کوردستان هەڵبژاردن دەسەپێنێ یعنی هەڵبژاردن دەسەپێنێ بۆیە هەڵبژاردن ئەگەر قورسیشە بەڵام بڕوام وایە مەشهەدی دوای هەڵبژاردن کە دانانە بە سەرنجامی هەڵبژاردن قورسە یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی کە دەست یەکەمین 250 نەرمکردنی دەبێت لەگەڵ دۆڕانێک لەگەڵ کەمبوونەوەیەکی زۆر خێرا من پێما بێ قورس دەبێت و پارتی جاران دەیتوانی سەرۆکی هەرێمێک بەبێ پرسی لایەنەکانێک لای بکاتەوە سەرۆکی حکوومەت بەبێ پرسی لایەنەکانێک لای کاتەوە تەنانەت لە خولی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی کە حسەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پرسی یەکێتی داینە گوتی چاهات چاوەڕێ دەگەین تا یەکێتی دێ لەگەڵ کۆمەڵ و گۆڕان پەرلەمانی پێکەنە بۆیە ئەم جارە ئەمە زەحمەتە ئێمە ئەم جارە لە بەردەم مەشهەدێکی تەوافقی یان سازانێکی زۆر سەختی ئەم سازانە من پێم وابێت دوودڵێکی گەورەی بۆ پارتی دیموکراتی کوردستان دروست کردی بوو چونکە پارتی دیموکراتی کوردستان هێزێکە دەستی خستبۆ سەرۆ کۆمارەوە لە بەغدا دەستی خستبۆ پێگەی هەموو پشکی کوردەوە لە بەغدا لە بەبیرتان دێر ینی لە خولەکانی ڕابردووتر گۆڕان یەک وەزارەت وەربگرێ بەڵام ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان بەتەنیا پشکەکانی خۆی بۆ یەکلای نابێتەوە لەم خولەی کەدا دێ پێویستی بە دەنگی یەکێتی بە دەنگی لایەنەکان پێویستی بە ڕێکەوتن دەبێت بە ئێتلاف دەبێت باش ئەم ئێتلافەی کوردست ئەم ئێتلافە هەم قورس دەبێت من پێم وابێ هەم حکوومەتێکی مایەی هیوا دروست ناکە عادەتەن کاک حەکیم حکوومەتی ئێتلاف خراپترین جۆری حکوومەتە لە عالەمدا بۆ چونکە پشک و بەرکەوتی لایەنە ساسیەکانی تیا بەردەکرێت ئەوەندەی ڕەچاوی بەرژەوەندی پارتەکان ئەوەندەی ڕەچاوی پێگەی لایەنەکان دەکرێت ڕەچاوی پاکێجی خزمەتگوزاری بەرنامە حکوومەکەی ناکرێت بلانەکان لە حکوومەتی ئێتلافیدا ڕێک دەکەون لەسەر کێکەکە لەسەر پشکە بەشی خۆیان ڕێک ناکەون لەسەر ئەو چێشانی کە خەڵکەیەتی باشە بەس بۆ کورسی کۆتاکان وتت بەس پێشخەرینە تۆ یەکتوەکان
ئەو پێنج کورسیە کە دواتر سەرۆکی حیزبێکی مەسیحی لە دادگای بڵین دەستەی دادوەری هەڵبژاردنەکان سکاڵای تۆمارکرد گەڕانەوە لە دەستەی دادوەری هەڵبژاردنەکان دەست پێشخەری نەتەوەی گرتوەکان بۆ دابەش بکرێن سێ لە هەولێر بڵێنە سنووری هەولێر و دۆک دویان لە بە ژێرە و زانیاریانەی کە من هەمەوەکو ڕۆژنامە نووسێک نەک دەست پێشخەری نەتەوەی گرتوەکان هەر بەرنامەی نەتەوەی گرتوەکان بووە ئەسڵان پاکێجەکە پاکێتی نەتەوەی گرتوەکانە لە دوای ئەوەی کە یەکێتی و پارتی لە ڕێگەی دادگای فێدراڵیەوە هەڵبژاردنیان گەیاندا بریشکە ڕەشە نەتەوەی گرتوەکان مداخلەی کرد بەرنامەیەکی پێشکەش کرد و فعلەن یعنی کۆتاکانیش پێویستی بۆ بکات معالەجەیەکی بۆ بکرێت دووشت دەبێت لێک زیاد بکرێتەوە نوێنەرایەتی کۆتاکان ڕەمزی دیموکراسی هەرێمی کوردستانە نوێنەرایەتی کۆتاکان بەڵام بەونەوە ئایکە کۆتا یعنی وەک مەکڕەمە درا بە پارتی دیموکراتی کوردستان و پارتیش وەکو زوڵمێک لەسەر دیموکراسی لە هەرێمی کوردستان بەکارهێناوە بەڕاستی نابێت دووبارە بێتەوە بۆ چونکە ئێمە پێویستیمان بەوەیە کە نوێنەری ڕاستەقینەی تورکمانمان لەگەڵ بێ ئەمە پێویستمان بەوەیە کە نوێنەری ڕاستەقینەی مەسیحیمان لەگەڵ بێ ئاشور کلدانیمان لەگەڵ بێ کاکەیمان لەگەڵ بێ و پێکاتەکانی دیکە ئاینەکانی دیکەشمان لەگەڵ بێ ئەمە دیموکراسیەتی کوردستان فرەڕەنگ و جوان دەکا ناوبانگی بەهێز دەکا بەڵام بەو نەوعی کە بۆ زوڵمکردن لە دیموکراسی بەکارهاتوە بە قازانجی لایەنێک بەکارهاتوە بۆ یعنی تێکچوونی باڵانسی هەرێمی کوردستان لە هەموو ڕۆکانەوە بەکارهاتووە بۆ زاڵکردنی شارێک بەسەر شارێک هێزەر بەسەر هێزێک حزبێک بەسەر هەموو حزبەکاندا یعنی ئەمە میزاجی دیموکراسی میزاجی خزمەتگوزاری گشتی هەموو شتێکی تێکدا خۆم جارش هیچ لە دۆخەکە ناگۆڕێەوە چونکە شەڕی یەکێتی شەر بەوە بوو ئەویش پشکێکی بەربکەوێ شەڕەکە بەقەدەوە نەبوو کە نوێنەرایەتی ڕاستەقینان بێ وایە بەداخەوە وایە شەڕەکاروانە بوو بەداخەوە تا ئەم دەقەیە وایە تا ئێستا وایە دوو بە سێ دابەشراوە کۆتاکان بەڵام هیوادارم لێرەوە من داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کە مۆدیلێک پێشکەش بکە کە بەڕاستی خەڵکی ناوچەیە شانازی پێوە بکە لە کاتێکدا کە کریستیانێک مەسیحیەک هەڵدەبژێرێ نوێنەری ڕاستەقینی مەسیحیەکان بێ نەک کادرێکی ئەندامێکی کۆمیتە و مەڵبەندی یەکێتی بێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت لەمە دەست پێشبەریکە لاساییکردنەوە داهێنان نییە لاساییکردنەوە یەکێتی کوژە و هەر حزبێک دەکوژێ لە دنیادا لاساییکردنەوە داهێنان نییە ئێمە دژی ئەو مۆدیلێن یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بەدەست ئەم مۆدیلەوە ناڵاندوێتی من لە زیاتی یەکێتی ناتوانم قسە بکەم بەڵام بەڕاستی ئێستا دابشکردنێکە تۆزێک لە 50 پێ هەڵایە سێ بە دووە بەڵام هیوادارم یەکێتی ئەم دوای خۆی بەپێی ئیستحقاقی پێکهاتەکان تورکمان و مەسیحی ڕاستەقینە بخاتە ئەو شوێنانە باشە سەبارەت بە وتێکی قوبات تاڵەبانی کاردانەوەی زۆری لێکەوتەوە کەوتی دەی شەش ئەگەر لە ماڵی خۆشی بێ هەڵبژاردن هەر دەکات ئەی بۆ ئەمڕۆ دەی شەش بوو بڵێن هەڵبژاردنەکەش نەکاتەنە لە ماڵی ئەویشدا سەرنج چی بوو لەسەر ئەو قسەیە تا سەرۆکیەکێتی شەمجارتەکی دەکردەوە هەڵبژاردن لە کاتی خۆی دەکرێت تا لە دیداری سلێمانی و هەڵبژاردن لە کاتی خۆی دەکرێت و خواحافظ پێم وانەیە ڕۆکاقواتە لە ماڵی خۆیان بوو بێت چونکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە ئەعلام بینیم کە کاقوا لە دەرەوەی سلێمانیش بووە لە ماڵی خۆیان نەبووە بەڵام ڕاستیەکەیەوە عیبەیەکی گەورەیە کە ئێمە دوو هێزە بنیاتیان ناوە کە یەک پۆلیسی پارتی بتوانێت هەڕەشە لە دیموکراسی بکە بنێڵێ سندوق لە ماڵی جێگری سەرۆک وەزیران دابدرێ و بە پێچەوانەشەوە یەک پۆلیسیان ئاسایشی یەکێتی لەم زۆنە بتوانێت هەڕەشە لە سەرۆک وەزیران بکە کە ڕەزامەندی یەکێتی لەسەر نەبێ سەرۆک وەزیران ناتوانێت هەڵبژاردن بکە ئەمە عیبەیەکی گەورەی دیموکراسی کوردی و کوردستانە پێویستە ئەمە کۆتای پێبێ ئەمە شانازی نییە کە هەوادارانی پارتی دموکراتی کوردستان لە کاقوبادیان داوە من نامەوێت لێرەوە لە سلێمانیەوە مەدحی کاقوباد بکەم چونکە ئازایەتی نییە بەڵام لە ڕاستیدا جەختکردنەوەی قوڵا تاڵەبانی لەسەر هەڵبژاردن دەستی خۆش بێ لانیکەم ئامادە بوو بۆی هەڵبژاردن بکرێت بەڵام تانەدان لەسەرماشاکە تانەدان لەوەی کە تۆ بە زەبری هێز بە زەبری داگیرکردنی نیوەی کوردستان بە زەبری حیزبۆکراتیەت بە زەبری ئەوەی کە ئەنجومەنی ئاسایش لایە هێز لە چەکدار لە قوت لایە ئەمە نەبوو یەکێتی نەبوو پارتی شانازی نییە بەڵکو ئەمای شانازیە ئەوەیە کە ئێمە ڕێگە بدەین هەڵبژاردنێکی ئازاد لە کارێمی کوردستان بکرێت بەزنە عیبەکەوەیە کە خۆیان قسەیان دەکرد لەسەر تەلەڤیزیۆن و لە ژێری شۆڕێکەوتنی لەگەڵ پارتی کردبێ و دواخستنی هەڵبژاردنەکە خۆگە ڕێکەوتن نەکرابێ هەڵبژاردنەکە دوا دەخرا یاخود ئالۆزی دروست نەدەبوو
بەم شێوێ ڕێکەوتنێک نەبوو ڕانەگەیەنراو لەسەر دواخستنی من پێشەوە دواخستنی هەڵبژارن من پێم وایە ینی دەزانین کاک حەکیم دەبێت لە ڕووی واقعیەوە سەیری هەرێمی کوردستان بکەین. باش بەداخەوە کاکە مۆدیلی حزبی لە کوردستان مۆدیلێکی تاقانەیە لە دنیادا. حزب نییە لە دنیادا چەکداری هەبێ، حزب نییە لە دنیادا ئەعلامی هەبێ، حزب نییە لە دنیادا ئەعلامی هەبێ، حزب نییە لە دنیادا دژە تیرۆری هەبێ، حزب نییە لە دنیادا پاراستنی هەبێ، حزب نییە لە دنیادا ئەرزوو ئاو خاک و هەموو شتێکی هەبێ. حزب ڕێخستنێکی سیاسیە، بەرنامەیەکی سیاسی هەیە. بۆیە یعنی مۆدیلی حزبی کوردی مۆدیلێکی بەڕاستی عجایبە لە دنیادا. بەڕە چاوکردنی ئەو مۆدیلەکە لە شاخەوە هاتووە و هێستا بە هەمان فۆرم و مۆدیلی خۆی ئیش دەکات. ینی من پێم وایە بە شێوەیەکی واقعی سەیری بکەین یەکێتی و پارتی لە هەر کاتێکدا دەتوانن هەر کامێکیان بیانەوێ ڕێگە بگرن لە هەڵبژاردن و هەر کامێکیان بیانەوێ ڕێگە بگرن لە ڕاگەاندنی سەرنجامەکانی هەڵبژاردن. بۆ نمونە با هەڵبژاردن بکرێت یەکێتی و پارتی ڕەتی بکەنەوە یەک لەم 2000 ڕەتی بکاتەوە ئەمە ئەنجامانە شاید وەرناگرن. با یەکێتی و پارتی لەسەر سازان لەسەر ئەنجامەکانی نەکەن. دەزانێ عیبی دیموکراسی هەر کوردستان لە عیبی یەکەمین هەڵبژاردننی کوردستاندایە. ئەو کاتێک کە دووهێزەکە ڕازی نەبوون لە یەکەمین هەڵبژاردننی کوردستاندا ڕازی نەبوون یەکیان ببێ بە ئۆپۆزیسیۆن یەکیان ببێ بە دەسەڵات ناچار هاتن 50-50 لە سەرۆک وەزیرانەوە بۆ فەڕاشێک 50-50 دابەشیان کرد و لە سەدا ڕێژەیەکیان دانا کە حەزبە بچووکانیان بەمە مەحروم بەڵێ جا لەبەرەوە من پێم وایە ینی ئەگەر یەکێتی و پارتی ڕێکەوتنیان کردبێ کارێکی باشیان کردووە کاک حەکیم ئەگەر ڕێکەوتنیان کردبێ بۆ دواخستن ڕێکەوتنیان کردبێ بۆ کردن کارێکی باش دەکەن چونکە خەڵکی کوردستان بەرگەی جەولەیەکی دیکەی ماڵوێرانی و شەڕ و نەهامەتی ناگرێت کاکە گیان. یعنی ئەوان چ باکیان بە میلەتەیە کوڕەکەی دەکوژیان ناکوژێ چ باکیان بۆ موچە خەڵک برسی دەبیانە خۆیان نەبرسین نە لە سەرما دەبن نە لە گەرما دەبن نە کوڕیان دەکوژێ من و تۆ براو کەس و کارمان شەید دەبێ وەرە سەیری قوربانیەکانی شەڕی ناوخۆکە من لە هەموو شەڕێکی ناوخۆ من کەسێکم بە خوێن بەداخەوە شەید بووە هەموو سەرۆتی دنیا ناکات ئەم شەیدانەکە ئەمڕۆ بۆمان بێنەوە بۆیە لە ڕاستیدا ئەنی بۆ من لانێکم بۆ من دەتوانم بڵێم مەمنونی ئەوەم کە یەکێتی و پارتی ڕێکەوتن دەکەن لە جیاتی ئەوەی کە بەرێککەوتن بکەن بەرێککەوتنی ئەوان پەنادەبرا یەکیان پەنادەبا بۆ ئەنقەرە یەکیان پەنادەبا بۆ ئێران یەکیان پەنادەبا بۆ بەغدا ئەوی دیکەیان پەنادەبا بۆ توران پەنادەبن بۆ گەمەی ئیقلیمی بۆ پەنادەبن بۆ زەلیلکردن و زەبوونکردنی میلەتەکە یعنی بۆیە ڕاستیەکەی تا ئەمانە نێوانیان خۆشتر بێ باشتر بێ خۆ لە خۆڕان نەبوو مام جەلال هەموو سازشێکی کرد لەگەڵ کاک مەسعود ڕێکەوت تا ئەم دەقەیەشی لەگەڵدا بێت لە تاریخی مام جەلال هەموو کۆبوونەوەکانی یەکێتی نیشتیمانی سیر بکە یەک کۆمەڵ سەرزەنشتی بۆ مام جەلال تێدای مام جەلال بۆ وات کرد بۆ چووی بۆ لای کاک مەسعود بۆ ئەم ڕێکەوتنە دیمزا کرد بۆ هەر ڕۆیشتی بۆ بەغدا و بیر لە هەرێمی کوردستان نەکردەوە مام جەلال من پێم وایە من نامێت دیفاع لەمە بکەم بەڵام لە بەردەم دوو بژاردەدا بوو تێکی بدا یان ئیدارەی بدا لە ئیدارەدانەکەی لایەنێکم خەڵک برسی نابێ بێ موچە نابێ بێ خانوو نابێ بێ ماڵ نابێ ڕاستە ئێمە دەتوانین لە سەروی ئەم ئیدارە ناشایستەوە ئیدارەیەکی محتەرەمانەتر بدەین ئیدارەیەک بدەین کە شایستە بێ بەم سەردەما ئیدارەیەک نەبێ کە هەموو شتێک لە دەستی حەزب بوو هەموو شتێک لە مەکرەمەی حەزبدا بێ باشە ئێستا ڕێکەوتن کراوە لە مانگی چەند هەڵبژارنەکە بکرێ ئەم جارش لایەنێکیان بڵێن یاخی نابێ هەڵبژارنەکە دوا بخات وەکو پارتی ویکێتی مابەست وەڵاک ئێمە لە گەرمە جارە جەوەکە گەرمە بەڵە زۆر گەرمە لە زەوی گەرمدا ینی سەیکە هەموو کودەتاکان لە زەوی گەرمدا ڕوویانداوە هەموو شەڕە خوێناوەکان لە زەوی گەرمدا ڕووداوە هیوادارمدا ئەم ئەسابیان ساردکەنەوە ئەو من داوا لە سەرکردە سیاسیەکان لە ڕێبەری پارتە سیاسیەکان یەکێتی و پارتی دەکەم لەو فەزا گەرمەی کوردستاندا ئاسابیان ساردکەنەوە کوردستان پێویستی بە نوێکردنەوەی دامەزراوەکانیەتی هەموو شتێک ماوە بەسەرچووە ئێکسپایرە ئەی بە سەرۆکی حکومەت بی ما بەسەرچووبی جێگری سەرۆکی حکومەت بی ما بەسەرچووبی وەزیری دارایی بی ما بەسەرچووبی سەرۆکی هەرێم بی ما بەسەرچووبی پەرلەمان هەر بوجودی نەماوە یعنی دامەزراوەکانی دیکە هەر لێگەڕێ بۆیە هیوادارم ئاسابی خوان سار بکەنەوە و هیوادار هیچ ڕێگریەک نەبێت چونکە بەڕاستی لە بەردەمەوە مەترسێدان کاکە ئەدی ئەگەر بەیانی هەنجانەت کات یەکیان بە دیزاینەکە بەم دیزاینە ڕازی نەبوو جارێشکە یعنی کە خۆیان دەڵێن دیزاینە یعنی ئەمە عیبدارکردنی دیموکراسی کوردستانە لە جیاتی ئەوەی هیچ کە نەبێت
بە شێوەیەکی جوان بڕۆن مناقەشە بکەن کاکە یەک لەشکری سۆسیال میدیای کوێران تێک بەرداوە بڕۆ سەیر بکارێ ساوی لەسەر موچە دەگوترێ هەرچەندە نامێ بچێتە بابەتەوە ئەوەی کە لەسەر موچە دەگوترێ بەخدا نابێ $1 موچەخۆری هەرێمی کوردستان بدە بڕۆ سەیری ئەو میدیانە بکە کە نزیکن لە مەسرور بەرزانی ئەو میدیانن کە نزیکن لە پارتی دموکراتی کوردستان سەیری بکە سێب لەسەر موچەخۆری سلێمانی دەڵێن بزانە هەموو موچەخۆری سلێمانی بە بندیوارە ژمار دەکەن بڕۆ سەیری میدیاکانی نزیک لە یەکێتی نیشتیمانی کوردستانی و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکە دیسان هەمان تەخوین هەیە تۆ ئەگەرم هەموو ڕیپۆرتە ناشرینە لەسەر ئەم هەرێمە لەسەر قوتی ئەم هەرێمە لەسەر ژیانی ئەم هەرێمە لەسەر واقعی ئەم هەرێمە بدەی بە بەغدا خۆت بووی هەمووی بەبێ ئەوەی بخۆی بزانێت بۆ تەسووری بەرلەشکری دژی میلەتەکەی خۆی دژی واقعەکەی خۆی کاکە عەقڵمەندەکان دیار نین بەڕاستی لە بەردەم گەرمیشەوە گوتم گەرمە تۆ چەند ڕووداوێکی تاریخی هەیە پرۆسەی بڕیاردانیش لای بەڵای قسەکە تاوەکەی فەرموو بەبوورە تێنەگەشت پرۆسەی بڕیاردانیش ئێستا ماوە لە ناو پارتی ویکێتی خۆ دەسەڵات لێرە لای سەرۆکی یەکێتینە لەوێش لای سەرۆکی پارتی مەکتەبی سیاسی و دامەزراوە شت هەر ئەوە زۆر باشە یعنی ئەوە زۆر باشە کەواتە بەڕاستی ئەگەر دەسەڵات با کاک بافڵ بڕیار بدا و ببڕێتەوە با کاک مەسوول بڕیار بدا و ببڕێتەوە ئەگەر وایە دوو کەسن دوو کەس باشترە لە 200 کەسی ناکۆک و ناتەبە من پێم وایە کێشەی کوردستان هەر سەرۆکی خراپ نییە بەڵکو سەرکردایەتی زۆر خراپە کاکە گیان لە نێوان یعنی ئەگەر سەرۆکێکی خراپیشە بێ بەڵام 100 سەرکردایەتی عاقڵ هەبێ ئەیبی ئەو سەرۆکە خراپەدا دەپۆشن جیاوازی چی لەوان سەرۆک و سەرکردە سەرۆک و سەرکردە جیاوازێکی زۆر گەورانەیە سەرکردە ئەوەیە کە ڕێبەرایەتی میلەتەکەی دەکا وەکو گاندی وەکو نێلسۆن ماندێلا یعنی کار ناکە بۆ هەژمونی حزبەکەی کار ناکە بۆ هەژمونی خێزانی کار ناکە بۆ زاڵکردنی پەیوەندیەکانی دەمارگیری و خوێن کار دەکا بۆ پێشکەوتنی گەلەکەی دەوڵەت بۆ میلەتەکەی بنیاد دەنێ خۆشگوزەرانی بۆ خێزانەکەی بۆ کەسوکارەکەی بنیاد نانێ لە نێو بنیاتی حزبەکەشیدا بۆ کوتلەیەک بۆ دەستەیەک بۆ گروپێک بۆ بەشێک لە خێزانێک بنیاد نانێ بەڕاستی کاک حەکیمێمە بەجددی سەرکردەمانەیە گاندیمانەیە ماندێلامان هەیە یعنی خۆعیب نییە میلەتێکی وەکو میلەتی کورد ینی ئەمانەتی هەڵکەوتووە من دڵنیات دەکەم ئەگەرمانەمان هەڵکەوتوە ئێستا دەوڵەتی کوردستان دەبووی ئێستا ئاڵامان تێگرتوەکان دەبوو نیمانە باش سەبارەت بە وادەکەی دیارە هەرچەندە وتێ سەرجەوەکەی گەرمە ڕەنگە هەر بۆ هەڵبژاردنیش جەوی گەرم لەبارە یاخود وادەکەی کۆمیسیۆن باسی مانگینۆی کردووە لە ڕووی کەشوهاوشەوە ینی گونجاوە کەشوهاوی گەرما و باوەڕ ناکرێ یان پێشنی ناکرێت لەو گەرمایدا هەڵبژاردن بکرێت ینی بۆ نزیکانەی چێتی و پارتیش لەگەڵ لایەنەکانی کوردستانیش هەمووی چونکە دۆخی نێودەوڵەتیش ئەوەندە بە هەمووی پێکەوە بتوانێت مدەتێکی خێرا بۆ هەڵبژاردن دابین بک بە تایبەتی کە مەرسومی یەکەم سەرۆکاتی هەرێم دەری کردووە خۆ ئەگەر ئایبەکە بێ بۆ هەڵبژاردن کە نەکراوە ئەمڕۆ دەی شەشە ئایبەکە بۆ سەرۆکی هەرێمە منکە بۆ دەڵێم بەرکراوە تا ئێستا بۆ خوری شەشە بەڵام بۆیە من پێم وایە سەرۆکی هەرێم چی کە خۆی حراز ناکە بە خۆی ناکاتە مووقفی ناخۆشەوە بەرامبەر بە میلەتەکەی خۆی چاوەڕێ دەکات لایەنە سیاسەکان ڕێک بکەون لە سازان ڕۆژەکە دیاری بکەن قسە لەسەرەوە دەکرێت کە دەی 15 بۆ 15 یعنی لەم دوو 15دا لە 15 ئۆکتۆبەر بۆ 15 11 قسەیەک بکرێ قسەیەکی شەو و کاندێ خەڵک نیازە لە یادی ڕفراندۆمەکەدا هەڵبژاردن بکە هیوادارم هیچ ڕۆژێک نەبێتە کێشە هیچ ڕۆژێک بۆ هیچ کارێکی تێک لە 25 بکرێت ڕۆژی ڕفراندۆمەکە بۆ من هیچ ڕۆژێک نەشومە نەمقەدەسە هەموو ڕۆژ ڕۆژی خۆیە و ئەو ڕۆژانەی کە عیبن عیبەیەکی دەستە جەمعین ئەو ڕۆژانەی کە شانازین شانازێکی دەستە جەمعین بەس هیچ قسە لەسەر دەکرێت لە 25 بکرێت چاوەڕوان دەکرێت یەک لە واتەواتەکانەوەی یەک لە ورتەورتەکانی ناو سۆسیال میدیا و ئەوانەی دەزانین کا حەکیم یەک لە مشکلەکان من لە بە سەرۆکی حکوومەتیشم گوت مشکلەکە ئەوەیە حزبەکان حکوومەت مؤسساتی ئەم وڵاتە معلومات دەدەنە بازاری ڕەش وەکو چۆن سەرچاوەکانی دارایی بۆ میدیا بۆ شوێنەکانی دیگە لە بازاری ڕەشە پارەی ڕەشە دووشت خەتەرە لەسەر ئەم وڵاتە پارەی ڕەش کە بەناڕەوا دەدرێت بە لانێکم بە میدیا و بەم کۆمەڵی مؤسسەی دیکە لەگەڵ زانیاری ڕەش لە بازاری ڕەش ئێستا بڕۆ تۆ جەنابەت وەکو پەیام بڕۆ بە شێوەیەکی پرۆفشنەڵانە بە شێوەیەکی پیشەیانە بە دو هەواڵێکدا بچۆ هیچ بەرپرسێکی حکوومەت وەڵامت ناداتەوە هەرێکە بیانگەی خۆت لە دەدرێتەوە لانێکم مەسەلەن
من لە دامەزراوی خەندان چەندی جارێمە هەوڵماندا پەیوەندی بە بەرپرسەکانەوە بکەین بەداخەوە وەڵام نادەنەوە دوو هۆکارە هۆکارێکیانەوەی ینی خۆرخی زانیاریان کردو بۆ خۆیان هۆکار دومەوەی کە زانیاری بە تونێڵی ڕەشدا دەنێرن بۆ میدیانەیە کە دانەیە ینی 50 لە 50 هەواڵی درۆ ڕاست پێیان بڵاو بکەنەوە بۆیە ئەو هەواڵانەشکە باز لە هەڵبژاردن دەکەن لە ڕۆژی ڕفراندۆمدا لەو سەرچال لەم تونێڵە تاریکانەوە هاتووە مەرزنی ڕاست ینی لە مانگی لەم ساڵ هەر دەکرێت هەڵبژاردنەکە ئەگەر نەکرێ لێکەوتەی دەبێت چووکە پێشتیش باز دەکرێت ئەگەر لە دەی حوزێران نەکرێ لێکەوتەی دەبێت هیچ ڕوودەدات نۆڵە کورسان وا ڕاهاتوە بەبێ هەموو شتێک مەدار دەکات ینی کورسان ئاشی نەزان و خۆی گەورە دەیژێڕێ لەبەرەوە تا چەند ساڵە ئەو ساڵە شەڕی ناوخۆ بووە و پەرلەمانی یەک بردێ مەدانی حیوان و یەک بردێ مەدانی باڵندە و نازانتی و نەوەڵا کورسان وا ڕاهاتوە هیچی لە نایە بەڵام لە ڕووی ناوبانگی نێودەوڵەتیەوە کوردستان لەکەدار دەبێت لە ڕووی پێگەی کوردستانەوە لە ئاستی نێودەوڵەتی لەکەدار دەبێت دەنا کاک حەکیم چێوسێ هەرێمی بەڕاستی بەتوویەکی تەر دەوێت ینی هەرێمی کوردستان لە 16 ئۆکتۆبەر کە لێکەوتی ڕیفراندۆم بووە لە 150 خاکە زێرنەکەی خۆی لەدەستووە کە کەرکووک و خانەقین و ناوچەکانن کە 100 ساڵن لەسەر ناسنامەی ئەو خاکانە مشەڕمانە چێ بە 450 ئەم هەرێمی کوردستانی دەوێت هەر خواخواانە بەبێ ناوبانگی دیموکراسی بمێنێتەوە ئێران پێی خۆشە تورکیا پێی خۆشە عێراق پێی خۆشە هەر کەس گوێی لێ نییە یەکێتی پاتیخواان لایەنەکانی دیکەش وەکو دوکانەکانیان دەگەڕێن و میلەتەکەشەمە دەزانی میلەتێکە بەداخەوە من نامەوێ ینی بەڵام ناتوانێت ڕایگشتی دروست بکە بۆیە ینی هیوادارین وانە بە هیوادارین لانی کەم ئێمە شاهیدی هەڵبژاردن بین لەم ساڵدا بەڵام یەک لە ئەگەرەکانی ئەوەیە هەڵبژاردن نەکرێت کاکەجێ لاوازە مەگەرە تا ئێستا لاوازە تا ئێستا لاوازە باشە بەس بە پێ و ڕێکەوتنەی کە بەرەزوت کرابێ بەگە ڕارنەگەرداوی شەبێ پۆستەکان لە بینی پارتی ویکێتیدا بەشکراون هەرچەندەوە هەڵبژار نەگەر خەڵک بەشداری بکە گۆڕانکاری ڕوودەدا بەس وەکو پۆستەکان دابشکراون پۆستە سەرەکیەکان من پێم وانییە بۆ چونکە پۆستە سەرەکیەکان لە ڕووی واقعەوە من پێم وایە دابشکراون چۆنە گۆڕانکاریەکی ئەوتۆ لە سیستەمی حکومڕانێنی کوردستانە ڕوونادا نەیەکێتی لەم پێگەی کەمتر دەبێنە پارتی ئەمە بڕایە تا ئەم دوو هێزە تا ئەم دوو حزبە ئەم خاوەنی ئەم سەرخان و ژێرخانە بن کە هیچ حزبێکی سیاسی لە دنیادا نیەتی باش ینی بەرز باس بڵۆ کێسە پێشتر پارتیە مشەڕی لەسەرەوە بوو کە مەسرور بارزانی ببێتەوە بە سەرۆکی حکوومەت یخو بەبێ ڕەزامەندی یەکێتی و لایەنەکان ئەگەر بە کورسی هەڵبژاریش بێ نابێ وایە بەڵێ کەواتە یەکێتی ژێستا ڕازی بووە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت بێتەوە جارێکی تر ئەگەر ئیتیفاقی بکەن لە بینی خۆیان چکە هیچ کامێکیان ناتوانن بە تەنیا جارێ ئەمانە دەزانێت ئەمانە تەفاسیلە یەکێتی و پارتی بەشێکن لە میلەتە ئەم میلەتە بە ژێوەیەکی گشتی تاکتیکەڵیە باوەڕی بە تاکتیکە باوەڕی بە استراتیج نییە ئەگەر کو استراتیجی هەبووایە ئەو هەموو شۆڕشانەی هەرەسی نەدێنە سیرکە ئەو هەموو شۆڕشە استراتیجی شۆڕشەکان گەیشتۆتە بە هەرس گەیشتۆ بە ئاش بەتاڵ کەچی یەکسە شۆڕشی کە دروست کراوەتەوە بەبێ ئەوەی لە ئەنجام و ئاکامی ئەو شۆڕشە بکۆڵنەوە کە بۆ هەرسیێناوە باش لەبەرەوەی کورد میلەتێکی تاکتیکەلیە حزبەکانی میلەتێکی تاکتیکەڵین باوەڕیان بە تاکتیکە ئەمڕۆ سبەینێ دەڵێ کورە ئەمڕۆ هەبێ خوا گەورەیە بۆ سبەینێ بەڵێ خوا گەورەیە بۆ سبەینێ لەم ڕوانگەوە یەکێتی پارتی ئەمڕۆ لەسەر هەڵبژاردن ڕێکەوتون خوا گەورەیە بۆ ئەوەی کە دوای ئەوە چۆن پشکەکان بەش دەکرێتەوە چ بەشی گۆڕان دەدەن چ بەشی کۆمەڵ دەدەن چ بەشی یەکگرتوو دەدەن چۆن نەوەی نوێ ڕازی دەکەن یانۆکو ئۆپۆزیسیۆن دەیهێڵنەوە ئەو پارسانەی کە لەیان بوونەوە چۆن موگناتیسە گەورەکان بۆ بەگەڕدەکەن ئەمە تەفاسیلە لەسەر هەموو قسەیەک لە کاتی بۆ کاتی خۆی ئەو قسانیان بۆ کاتی خۆیان هەڵبۆ نمونە پارتی لە داهاتوە سەرۆ کۆمار وەربگرێ یەکێتی سەرۆکێرێ پارتی سەرۆکی حکوومەت هیچ شتێکی یەک لە قسە باسەکان کە دەکرێەوەیە کە کاک نێچیروان ببێتە سەرۆکی سەرۆ کۆمار بەڵێ و کاک قوبات بڕۆ بۆ سەرۆکی هەرێم یەک لە قسە باسەکانەیە بەڵام تا ئێستامانە قسە باسن ینی وەتا ئێستا لەوانەیە قسە باسن و لەوانەیە بەشێکیشن لەو شتانەی کە بۆ یەکتری فڕێدەدەن کارتەکان بەڵێ لەو بزانە داخۆ مەسەڵەن ئەگەر بڵێن یەکێتی تۆ لە حکومەت نامێنی کاقوبات لە حکومەت نامێنی دەکەێنە سەرۆکی هەرێم داخۆ ئیسیدابەی ماڵی مامدەلال و یەکێتی چۆن دەبێت کاک نێچیرەگەر تۆ دەبێت سەرۆکی عێراق ئایا ئیسیدابەی چۆن دەبێت ئایا کاک نێچیروان دەچێتە
سەرۆکاتی کۆمار پێم خۆشە یەک ئاماژە بێک ڕاستی بدەم یەک سیاسی کوردستان نییە چوو بێتە بەغدا کۆتای بە تەمەنی سیاسی نەهاتی بێ بە پیلانجیێڕی بوو بێ یان بە بێتوانای هەژداری بۆ نێسیوان بارزانیش ڕاستە من پێم وایە بۆ کاگنێتیڤان بارزانیش ئەگەر بچێتە بەغدا دوای تەمەنی سیاسی خۆی دەبێ بەڵێ هەمووانەی ڕۆشن دوای تەمەنیان ئەوە ئەزمونونەکە لە بەرچاوە بە پیلانگێڕی بوو بێ بە پیلانگێڕی ببێ بە پیلانجیێڕی زیاد لەلایەنێک بووێ یان بەخوا بە کوژانەوە خۆیان بوو بێ یان بە کۆچی دواییان بوو بێ کۆتایی سیاسیان بووە پۆستی عێراق سەرۆکۆماری عێراق تا ئێستا پۆستێکی سەرخۆرە بۆ کورد سەرخۆرە بەڵێ بۆ کورد بۆ کورد و بۆ ینی ڕاستەکەی نەبووە نیعمەتێک و لەبەرەوەی پارتە سیاسیەکان نانێشتووە ئەو پۆستە بە شەخصیاتێکی استحقاقی دەستوری بۆ کوردستان دەربکەوێ من نامەوێت بچمەوە بڵێم فڵان کارکتەر باشە و چونکە دیسان بەڵێن دیفاع لەمە دەکە و دیفاع لەمە ناکە بەڵام بەڕاستی ئەو کەسایەتێکە یان ئەو کەساتیانەی کە لیاقەی سەرۆکۆماریان هەبوو حتا توانیان هەزە کوردەکان ژراتیان کردن من نامەوێت بچمە تەفاسیلە باش سەبارەت بە پەیوەندی لەگەڵ بەغداد هیچ شتێکی ڕێکەوتنێکی تازە لە ئارادایە بڵێنەوە بە پێی بەرایدادگەی فێدراڵی پرسی موچە تا ڕادەیەک بەلایەکدا خراوە دەسەڵاتداران هێرێم کێشی بۆ دروست دەکەن لە پێویست بە بابەتەکانی دیکە هیچ شتێکی نوێ هەیە یەکەم موتە بەلادا نەخراوە ئەمڕۆ موتەی خانوشانی سەربازی بەبێ هیچ هۆکارێک نهاتووە بەبێ هیچ هۆکارێک بەبێ هیچ هۆکارێک کە ئیعلان کرابێ ئەلانی کە هیچ هۆکارێکی جەناب ڕۆژنامەنووسی هیچ هۆکارێکی ڕاگەاندرا داوت بیستووە کە موتەی خانوشینی سەربازی پەیوەندی بۆ نییە لیستێک خەلەری تیاوێ ئەو پەیوەندیە ڕاگەاندراوە نەخێر حکوومەتەکە نەشەفاف دابەش تەماشاکە تا ئێستا یعنی هۆکارەکەی دیار نییە خەلەلی تێدایە خەلەیتیانێ من پێم وایە کۆی لیستی موچە لە عێراقیش خەلەلی تێدایە ئەگەر بین قرار بێ قسە لەسەر خانەنشینی بکەین لە عێراقیش خەلەلی تێدایە ئەگەر قرار بێ ینی مەسەن ئەوم خانەنشینی سەربازی کە لە عێراقەیە ئەوم فەریقی کە لە عێراقەیە کە لە کاتێکدا خەباتی گەلی کوردستان تێکۆشەرەکانی گەلی کوردستان ئەگەر زیاتر نەبێت لە تێکۆشەرەکانی عێراق بۆ ئازادی عێراق کەمتر نییە لە هەموو هەرێمی کوردستان 4-5 فەریقی خانەنشین هەیە لە عێراق سەدان فەریقی خانەنشین هەیە ئەگەر نەڵێم هەزاران لەبەرەوە ینی ئەگەر بێتە سەرەوە عێراق خۆشی ئەوەندە پەرێزی پاک نییە لەمە تا هەرێمی کوردستان لەوە بترسێ ئەگەر خۆخۆری نەبێ بەڵام من پێت دەڵێم ئێمە عێراق بە دەستور شەرمان لەگەڵ دەکات سەری عێراقێکی خاوەن دەستورە لەگەڵ هەرێمێکی بێ دەستور هەرێم دەستوری نییە بیپارێزێت دیفاعی لێ بکە و لە دەستوری عێراقیشدا کورد فیقەها و خەڵکی قانونی شارەزای یان نییە یان ئەوانە نین کە لە ناو دەسەڵاتن بۆی بتوانن لە جەنگە دەستوریەکەدا بیبنەوە سیەم مانگە عێراق داوای چارەنووسی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەکات دەڵێن دەبێت سەر بە بەغدا بێ و وردە عێراق ئەو شتانەی کە دەستور ڕێگەنادە هەرێمێکەی بێ دەستور لە ڕووی دیفاکتۆ هەرێمی کوردستان چەند دەسەڵاتێکی هەبووە باشە ینی مەسەلەن بۆ نمونە لە هەموو دەستوری عێراقدا باسی پێشمەرگە نەکراوە ناوی پێشمەرگە ناتووە پاسەوانی هەرێمە چێم ناوی بۆ مەداناوە ئێ باشە نابێت بێ ئەم پاسەوانی هەرێمە تۆ تەفسیر دەستور دایکی یاساکانە پێویستی بەوەیە کە خەڵکی شارەزا بێ لە تەفسیری ئەم دەستورە دیفاع لە ئیستحقاقاتی هەرێمی کوردستان بکە پاسەوانی سنوور بە پێی ئیستحقاقاتی دەستور دەتوانی بیکەی بە پێشمەرگە بە تەفسیرجە بەڵام پێویستی بە قانونە پێویستی بە پەرلەمانە پێویستی بە یاسای دیکەی بۆی دەربکرێت چێ کردوێتی چێ دەری کردووە کەس چێ لەمێ پێچیوەتەوە لەبەرەوە ینی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردوو هەرێمێک بووە بە فیدراڵی بووە وەک دیفاکتۆ وەکو ئەمری واقع باش دەستوریەوە پێم ئەم قسەی بکەم لەم محەتەی داهاتووە هەرێمێکە لە ژێر محەکی دەستوردا بەڵێ دەستور پەڕ و باڵ و کولک گوێ دەکات و دەیکا بە تەیرێکی معقول ئەو تەیری معقولە ئەگەر یەکێتی و پارتی لاەنە سیاسیەکان ڕای گشتی کوردستان بە دەستە جەمعی لەسەر وەکو نەتەوەیە وەکو پاراستن لە استحقاقاتی کورد پێکەوە یەک و یەکگرتوو بن پەرتەوازە نەبن دەتوانن بە گوێرەی دەستور هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی ئابوووریەوە زەنگین و سەقامگیر بکەن دەستکەوتی دەستوری بەدەستدێنین
بەڵام ئەگەر ئێمە نتوانین ئەمە بکەین بە پەرتەوازی وەکو ئێستا کە هەر کەسێک هەر هێزێک ریپۆرت لە هێزەکەی تردەدا هەر هێزێک لەگەڵ کوتلەیەک لە عێراق اتفاقاتی هەیە و لە دژی کوتلەکەی دیکە من دڵنیات دەکەم هەرێمی کوردستان دەبێت بە پارێزگایەک ئەو پارێزگایە بەسڕاش نابێ ئەو پارێزگایە مووسڵیش نابێ هەرێمی کوردستان دەبێتە پارێزگایەک بچووکتر لە بەسڕا و بچووکتر لە مووسڵ یەک پارێزگا بۆیە لەبەرەوە ئێمە دەبێت پێکەوە کەڵام ئێمە حزبە سیاسیەکان ڕایگشتی نوخبا دەستەبژێر هەمووی دیفاع لە استحقاقاتی دەستوری هەرێمی کوردستان بکەن و خۆیان بۆ مەرحەلەی داهاتوو تەواو بکەن چونکە مەرحەلەیەکەم گوزەشت ناگەڕێنەوە ناگەڕێتەوە کۆتای پێهات دەرگای فێدراڵی سەریشکان باڵیشکان کلکی لێ کردەوە بڕیار لەسەر چەکوش لەسەر چەکوش بەم ئەزمونەی شەشاوە کە ئێمە وەکو دیفاکتۆ بنیاتمانە بە قوربانن یە سەیری بکە سەیری بکە نەوتی لێستاندی ئابووری لێستاندی کۆمەڵێک شتی لێستاند وە کۆمەڵێک شتی کە لێدەستێنێ ئەودا تۆ مەجارەتێ ئەم شتانە بە دەستور بێنیەوە بیان خەیتە چوارچەوەی دامەزراوەدا لە دامەزراوەکانی عێراقدا کاک حەکیم هەرچەندە من ببوورە ینی دەتوێت پرسیار بکەی من نەمێشت بەڵام عێراق دوو ڕێکوتنی استراتیجی کردووە لەگەڵ کێ یەکیان لەگەڵ ئەمریکایە کە هەردووچیان کورد سەرپەرشتی کردووە بەلایانی زۆرەوە یەکیان لەگەڵ فەڕەنسایە دەربارەی ڕێکوتنی استراتیژین دەربارەی هەموو تەفاسیلێکە دەربارەی اقتصادە دەربارەی ئەمنە دەربارەی عەسکەرە دەربارەی ینی داهاتووە دەربارەی ئێستاە دەربارەی دەوڵەتە دەربارەی پارەیە دەربارەی سامانە دەربارەی پارێز ئاسمانە دەربارەی هەموو شتێکم ڕێکوتنە استراتیژیانە بڕ تەفاسیلەکانی بخوێنن ڕێکوتنی استراتیژین بە ڕێکوتنی استراتیژی لەگەڵ ئەمریکادا کۆمەڵێک استحقاقاتی کوردستان هەیە و کۆمەڵێک دەستکەوت بۆ کوردستان هەیە باش بەڵام لە ڕێکوتنی استراتیژی عێراق لەگەڵ فەڕەنسا کە فەڕەنسا بە بەراورد بە ئەمریکا زیاتر دۆستی کوردە چونکە ناوچەی ئارام لە بیدایەتەوە بۆ کوردستان لەنتەوەی گرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش فەڕەنسا سەرکردایەتی کردووە بۆ کوردوانیا یەکەمین دەست ئازادی هەرێمی کوردستان بە پشتیوانی فەڕەنسا دەست پێ دەکات بڕۆ لە هەموو ئەو ڕێکوتنە استراتیژی عێراق لە هەرێگەڵ هەرێمی کوردستان کردووە کە وەزیری خارجی فواد حسێن کردوێتی دکتۆر فواد حسێن کردوێتی کە کووردە بە یەک کەلیمە باسی پێشمەرگە باسی هەرێمی کوردستان باسی هێزەکانی ناوخۆ باسی دژە تیرۆر باسی هیچ شوێ ئابووری هەرێمی کوردستان باسی وەزارە خەدەمیەکانی باسی هیچ شتێک هەرێمی کوردستان نەکراوە باش بەس ئەوەی کە پێویست بە ئەنجومەنی ئاسایش کە ئێستا پێکاتووە لە دەستگای ئاسایشی هەرێم پاراستن و زانیاری دژە تیرۆری پارتی یەکێتی ئەوانە لە سیەم مانگەوت دەخرێنە سەر ئەنجومەنی ئاسایشی عێراق ئەمە چۆنە ئەمە شتێکی تازەیە بۆ خەڵک دەزانی لە ڕاستیدا لەوانەیە ئەوەی کە زانیاری هەیە دۆستەکانیش لەگەڵەوە نین کە لە عێراقدا سێ دەستگای هەواڵگری جیاوازە بێ و بەشێک لە خەلەلەکانی هەرێمی کوردستانیش دوو دەستگای هەواڵگری جیاوازە یان دوو ئەنجومەنی ئاسایشی جیاوازە ڕاستە ئێمە یەک ئەنجومەنی یاسامان هەیە بەس هەموو شتێک دووە بۆیە ینی عێراق دەیەوێت هەردوو بەشەکە وەکو دوو بەڕێبەراتی گشتی بکاتە ژێر باڵی خۆی بیخەتەناو چوارچەوەی دامەزراوەیدا ئەمە ئیجابیات و سلبیاتی هەیە ئیجابیاتەکەی بریتیە لەوەی کە ئەم هێزانە لەمە دووە هەرچی ئەنجومەنی ئاسایشی عێراق بە ئیستحقاقات لە معلوماتێکی بچووکەوە لەسەر دەوڵەتانی دنیا جیرانەوە تا دنیا بکرێ و بگوتێ ئێمەش ئاگادار دەبین کوردیش نوێنەراتی تێدا ئاگادار دەبێت عێراق بەبێت و چی دیکە ناچێتە پەیوەندی ژێر بەژێرەوە چونکە نوێنەراتی دەستگای هەواڵگری تۆشی تێدایە چونکە ئێستا ئێمە لە نێوەدانی لە عێراق خۆیان دەیکەن دوو ینی هەر ئستحقاقاتێک لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی هەواڵگریەوە لە ڕووی ڕاهێنانەوە لە ڕووی مەشقەوە لە ڕووی ناوبانگی نێودەوڵەتیەوە لە ڕووی هەماهەنگی لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکانەوە ئەو دوو دەستگا هەواڵگری کوردستانیش کە دەبن بە بەشێک لە عێراق لە دامەزراوەی هەواڵگری عێراق ینی دەستنە ناو ئەو چوارچێوە گەورەتەدا لە ئاستی نێودەوڵەتی بە شێوازی فەرمی دەجوڵێن بەڵام ئەگەر ئەمانە بچن لەوێ بن ینی وەکو دوو بەشی هەوێ وەکو دوو بەشی دژ لە هەواڵگری عێراقدا بن کاریان بۆستانەوە بە بەرامبەر بە یەک لەوێ بێگومان عێراق عەرەب شیعە سونە ڕەحمت پێ ناکاو ورد دەتهاڕێ و تۆ بە دوو دەستگای نوێنەراتی هەواڵگری خۆتەوە دەبێ خەتەر لەسەر هەرێمەکەی خۆت بۆیە دەبێت پێویستی بە پلان و تەکبیرە وەکو دوا پرسیاریشی کاتمانەوە کێشەی موچە چارەسەر نابێ ئێستا لە ژێر فشاردا تقریباً لیستی هێزی ئەمنیشیان ناردووە بۆ دوو شت پێویستە کاک حەکیم
یەکەم شت ڕوحێکی مەرکەزگەرایی لە عێراق زیندوو بووتەوە لەبەرەوەی لێرە گەندەڵی هەیە لەبەرەوەی لێرە حکومڕانی خراپ هەیە لەبەرەوەی ئێمە دەڵێن یەکێتی و پارتی دوو هێزی حکومڕانی باش نەبوون ناکرێت زۆرداری یان نادادی عێراقی لە بەرچاو نەگرین عێراقیش نێتی باش نییە ئەوانەی لە بەغداشن ئەوەندە دەوڵەت مەدار و ئەوەندە هێزی ڕاستەقینە نین ئەوانش کێشەی خوانیانەیە ئەوانش دانەوێت تەشقەڵە بارێمی کوردستان بکەن ئەوانش دانەوێت گەلی کوردستان بێن لە ژێر باری هەڕەشەی موچە و برسێتی و پرسیار بۆچی ماوەکان لە مانگی ڕابردوو موچەی هێزانەکان نەدراوە ئەمجارە موچەی خانشین سەربازی نادرێت کە پێشمەرگە دێرینەکانن یعنی بەڕاستی ئەمە یعنی یاریکردنە بە ئاسایشی هەرێمی کوردستان هیوادارم ینی تەکبیرکەرانی هەرێمی کوردستان بڕیاربەدەستانی هەرێمی کوردستان دوو کەسن سێ کەسن چوار کەسن زوو بە زوو لەسەر ئەمە بڕۆن چونکە ئەمە هەڕەشەیە لەسەر ئەمنی قومی هەرێمی کوردستان و بەغدا ڕوحێکی مەرکەزگەرایی بۆ زیندوو بووتەوە ئەو مەرکەزگەراییە نە بە قازاندی سلێمانیە نە بە قازاندی هەولێر نە بە قازاندی سەرۆکی یەکێتیە نە بە قازاندی سەرۆکی پارتی نە بە قازاندی بە حکومەتی سەوزە نە بە قازاندی حکومەتی وزەر لەبەرەوە ئەمە لێستاندنە لە هەرێمی کوردستان دەبێت لەم لێستاندنە کورد بین سپاس دەکەین کاک سلێمان عەبدوڵڵا یونسمانتمان کردی سپاسیان بەدەبوون دەکەین سپاس بەوەی بینێرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ